کاتێک کورد داوا دەکەم هەر کەسێک هەر هەواڵاتیەک بەس ئەوەی کورد بێ بچێت دەنگدان دەنگێ خۆ بدێ بۆ کورد هەموو ببن یەک و حزبە سیاسەکان هەموو ببن یەک بۆ کوردستان ببێ سەربەخۆ ببێ دەوڵەت بۆ هەمومان. پێویستە خەڵک بەشداری هەڵبژاردن بکات و هەڵبژاردنەکی هیوادارم هەڵبژاردنەکی پاک و بێگەردبی بۆ ئەوەی خەڵک بتوانێتن خۆی ببینێتەوە لەناو ئەو حیزبە لایەنە کوردستانیە مهم خۆی ببینێتەوە. مەفروضە سیقەی لە بینی حیزب و لە بینی خەڵک بگەڕێتەوە بۆ ئەوەی بتوانین لە داهاتوودا ئەو کارنامانێک کە کاری لەسەر دەکەین ببێتە هۆی بەرەو پێشچوونی کوردستان. دەنگدان وەکو مافێکی گشتی هەموو هاوڵاتیەکە هەموو گەنجێک هەموو هاوڵاتیەک دەتوانێت بڕۆ دەنگ بدا و مافی خۆیتی ئەو دەنگا بەکێ ئەدا و بەکێ نادا. دەنگدان پرۆسێکی گشتیە و داهاتووی خۆت لە دەنگداندا دیاریەکەی بەڵام دەنگ بدەی بەکێ داوا لە گەنجانەکەم بڕۆم بۆ دەنگدان بەڵام بیرکردنەوەکی نوێ ینی بە بیرکردنەوەکی نوێ بیرکەنەوە ئایا لەبەر چی دەچنە دەنگدان ئایا ئەو کەسێک کە دەنگی ئەدەی دەبێت سەر بە لایەن و حزبێک بێ یاخۆ سەر بە عەشیرەتێک بێ نا بیرکەوە بزانێت چێ شیاوە بڕۆ بۆی دەنگی بدە. پێویستە هەموو کاتێک ڕێزە دەری هاوڵاتی بگیرێتن و بە پێویستە پێش هەموو شتێک کاتی پەروەردە کەرتی پەروەردە جێبەجێ بکرێتون وە کەرتی تەندروستی پێشکەوێ. بەڕاستی کەرتی تەندروستیمان لەناو خۆمان زۆر خراپە پێویستە دەبی چا بکرێتن ئەو دەنگدەرانەی پەرلەمان کە دەرجیان پێدەدەین دەبی ڕازگویانە بەرامبەر خەڵکەکەی خۆیان بە بەوەفا بن بە نمەک بن.